ساختەکاری و دزی ئەم جارەی ئەو دوولایەنە چوار لاینی خستووەتە بەردەم بەرپرسیارەتێکی قورس و چارەنووسازەوە کە دەبێت بەجارێک هەم شەڕی ساختەچێتی ئەوان بکەن و هەم دڵی دەنگدەرانیان بدەنەوە و ڕازیان بکەن بەشداری هەڵبژاردنەکەی 30 ئەیلولی ئەمساڵ بکەن و مرادی ساختەچێتی دەسەڵات کە بێهیواکردنی خەڵکە لە گۆڕانکاری حاصڵ نەکەن. وتەبێژی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئەوان لە ڕێگەی سیاسی و دیبلۆماسیەوە کار بۆ ئەوە دەکەن ڕێگە لە تەکنیکی نوێی ساختەکاری ئەو دوولایەنە دەسەڵاتدارە بگرن. ئێمە ینی ئەبێت بەرەنگاری ئەو ساختەکاریە بینەوەکەوان لە داهاتوودا ئەیکەین. بۆیە ئێستا ئەرچی ئێمە ئەوەیە کە خەمە خۆین ینی لە پاڵ ئەوەی کە بە خەم پاراستنی متمانەی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانین خەم لەوە خۆین کە هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش چۆن بەڕێواچێ وەکو تۆ خۆت پرسیارت کرد ینی ئەمە ئەزانین ئەوان ئەو کاتەی سینۆیان دانا دڵنیاییان هەبوو کام پرۆسێ ئاوا بەڕێوابن بۆیە سینۆیان تەسبیت کرد. ئەوان ئەگەر ترسیان بووە لە دەرەنجامەکانی هەڵبژاردن نیانەوێرا سینۆ دەستنی شام بکەن. بەڵام ئێمە ئێستادا شتێکمان داوە ئەم شەش لایەنە بەیەکەوە بە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان بزانین بۆ ئەوە تەبعان ینی چی ئەکەین و چۆن هەنگاوەنین لەگەڵ هەم خۆمان هێز و لایەنە سیاسیەکان هەم لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەم لەگەڵ UN کە دوێنێ بە ڕسمی لەگەڵ نێردەی تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا باسی ئەوە کراوە کابێ هەڵبژاردننی کوردستان بە زەماناتی دەولی بەڕێوە بچێ. ئێمە جوهد دەکەین هەوڵەکانی خۆمان لەو ڕۆ چڕەکەینەوە. بە کودەتایەکی ئەلەکترۆنی و بە پشتیوانی دەرەکی ئەو دوو حزبە گەورەترین دۆڕانی خۆیان داپۆشی بەڵام هاوڵاتیانی ئەم هەرێمەش ڕووی بەرپرسیارەتیان کردووەتە چوار لایەنەکە و ئەوانیش لەلایەکەوە چاوەڕێی ئەنجامی سکاڵەکانیان دەکەن و لەلایەکی تریشەوە بەرەی بەهێز پێکدێنن بۆ ئەوەی بڕیاری کۆتاییان تەنها بە قازانجی هاوڵاتیان بێت. بە تاکید چاوەڕوانی وەڵامەکەین متانەمان لە دەرەنجامەکان داوە و هەوڵەکانمان هەوڵە سیاسیەکانمان بەردەوامە بێ و دەربارە ئەوەی کە چی ئەەکەین بۆ مەسلەی بەشداربوون لە پرۆسی سیاسی تەبەن خۆتە زانی ئێمە بەشدارین لە پرۆسی سیاسی و ئێستا هەین ئەمێنێتەوە سەرۆم چوار لایەنە بەیەکەوە کە نوێنەرمان هەیە باشترین بژاردە هەڵ ئەبژێرین کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ و ئێمە پێمان وایە ئەم لایەنانە لایەن ئومێدی خەڵکن و جێی خەڵکن و جێگای دڵنیایی خەڵکن جێگای ئومێدی خەڵکن ئەگەر ئومێدێکمان بێ لە هەرێمی کوردستان لەم لایەنانەدا بەرجەستەیە ئێمە ئەو متمانەی ئەپارێزین با لە سندوقەکانی دەنگدانیشدا ئەو نوێنەرایەتیە ساختەی تێدا کرابێت و دەنگی ئەوان دزرابێ بۆ هەندێک نوێنەری ساختە بێت. بەپێی زانیاریەکانی پەیام گەورەترین ئامانجی دزی ئەلەکترۆنیەکەی دەسەڵات بێهیواکردنی خەڵکە لە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئەوانەشی دەنگیان دزراوە لە دەنگدەرانی ئەو چوار لایەنەن و بێهیوابوونی ئەوان و بەشداری نەکردنیان لە هەڵبژاردنەکانیش واتە کەمکردنەوەی هێزی ئەو چوار لایەنە کە بێدەچێت بڕیاری کۆتایی ئەوانیش ئەوە بێت چیتر ئاویان لەگەڵ ئاوی دەسەڵات بە جۆگەیەکدا نەڕوات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.